السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستانم، ئەی ئەو کەسانێکەوە خۆتان بە تاوانبار دەزان بەرامبەر بەخوای گەورە، ئەو کەسانێکەوە لە ناو تاوانەکانی ئەم ڕۆژگاردا غەرق بوون، نقم بوونە ئەو تاوانانە کەوا کۆمەڵێک تاوان هاتۆتە پێشکەوە بە خۆشت مەبەستت نەبووە بەڵام تووشی بووی. بۆیە فەرمودێکی پێغەمبەری خوا هەیە صلی الله عليه وسلم، فەرموویەتی کە ئەبوو هورەیرە بۆمان دەجێڕێتەوە لە پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم، فەرموویەتی هەر کەسێک لە ڕۆژێکدا 100 جار بڵێ سوبحان الله وبحمدی، ئەوە خوای گەورە لە تاوانەکانی خۆش دەبێت ئەگەر وەکو کەفی دەریاش وابێت. بۆیە ئەم حەدیثەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم موژدەیەکی زۆر خۆشە بۆ ئێمەی مسلمان و ئیمانداران کەوا هەرچەندە تاوانێکی زۆرمان هەبێت بەرامبەر بە خوای گەورە، ئەوە خوای گەورە لێت خۆش دەبێت بەرامبەر بە سوبحان الله وبحمدی. السلام عليكم ورحمة الله وبركاته.